کاتان باش بینەرانی خۆشەویستی زێنی کۆمەڵە خوشحاڵم بۆ جارێکی تران لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیالۆگ. عەزیزان، هەڵبژاردننی سەرۆکۆماری لە وڵاتی ئەمریکا بەڕێوە چوو. دیارە لە ماوەی چەند مانگە پێشتر دۆناڵد ترامپ و بایدن کەوتنە چێبڕکێ، بەڵام بەهۆی ئەوەیە کە بۆ خۆی کۆماری خوازەکان دموکراتەکان نیانەوێت بایدن لەو چێبڕکە بەشداری بکە، جێگرەکەی کاملا هەریسیان هێنا لەم چێبڕکە بەشداری بکە. لەو ماوەدا تەبعەن زۆر لە باسەکان کرا، بەرنامە بۆ چوونی جیاوازی خوانیان پێشکەش کرد کە دیارە جیاوازی زۆریشی تیا بوو لە ئاستی نێودەوڵەتی، لە ئاسی سیاسی، لە ئاسی نێوخۆیی و هەروەها لە ئاسی ئابووری. باسی ئەو ڕۆمان زیاتر جەختەخینە سەر مەسەلەی ئابووری بەرنامەکانی ترامپ. ترامپ چ بەرنامەیەکی بۆ ئابووری بۆ وڵاتەکەی خۆی هەیە؟ لە ئاسی جیهانە چ کاریگەریەکی بێ ئەو بەرنامەی ئابووری ترامپ؟ ئەم باسە ئەدەینە بەر باس لە کۆڵێنەوە لەگەڵ بەڕێز دکتۆر ماتەسەمی تاتایی، پسپۆری ئابووری، هەروەها مامۆستای زانکۆ لە وڵاتی برێتانیا. کاک ماتەسەم گیان بەخێربی بۆ بەرنامەیە. زۆر زۆر سپاس. سڵاو ڕێز بۆ خۆت کاک مەحیا، هەروەها سڵاو ڕێز بۆ بینەرانی ئەم بەرنامە. زۆر سپاس. کاک ماتەسەم هەروە لە پێشێکی کا باسم کرد، باسی ئەو ڕۆمان لەسەر مەسەلەی ئابووریە. ترامپ هێشتا هەموو دیارە هەموو تاوجێکی ئێستا خەریکینەوە بەرنامەیە زەردەکەین، هەموو دەنگەکان حەسێب نەکراوە، بەڵام ئەو بۆ خۆی باسیەوەی کرد کە سەرکەوتنی بەدەستێناوە و لایەنگرانیشی لە خۆشی و جەژنە و حتا بڕێک لە سەرۆک کۆمارەکانی وڵاتانی دنیا پیرۆزباییان پێوت. وە دیارە یەکلایی کراوەتەوە کە ترامپ ئەبێ بە سەرۆکۆماری 4 ساڵی داهاتووی ئەمریکا. لە دەوری پێشووە کە ترامپ لە پێش لە بایدن کە ترامپ سەرۆکۆمار بوو، هەندێک گۆڕانکاری تایبەتی بۆ ئەمریکا کرد و خەڵکیان وا بوو ئەو دەورەیەوە ئەو سەرۆکۆمار بوو وەزیتی ئابووری ئەمریکا باشتر بوو. پێم خۆشە بە کورتی باسێکی ئەو بکەین کە ئەوەی و ترامپ هەوڵ ئەدا بۆ مەسەلەی ئابووری لە ئەمریکا چیەوە جیاوازی هەیە لەگەڵ دموکراتەکان؟ هەروەکو خۆتان ئاستان کرد، ئەمڕۆکانێک کە ڕۆژی لەواقع ئەوەیە کە انتخاباتی ئەمریکا تەواو بووە و ئەوەی کە پیشان ئەدرێت وا دیارە کە ترامپ و حیزبەکەی 270 کورسی زۆرتریان هێناوە. بەرئەساسی ئەمە وا دیارە کە ترامپ ئەچێتە بەڕێز جمهوری ئەمریکای لەواقع بووە بەڕێز جمهوری ئەمریکا. اتفاقێکە کەوتە لە ئەم لەواقع انتخاباتە ئاڵوگۆڕێکی گەورەی سیاسیە لە وڵاتی ئەمریکا بەهۆی ئەوە کە 3 ئەهرمی گەورەی سیاسی ئەمریکا کەوتەتە دەست جمهوری خاکان. لەواقع کاخی سفید کەوتەتە دەست جمهوری خاکان، مەجلیسی سنا کەوتەتە دەست جمهوری خاکان و هەروەها مەجلیسی ئەمەش کە پێشین مەجلیسی نمایەندەگان ئەوانش ئەو شار کەوتەتە دەست جمهوری خاکان. ئەمە تا 2 ساڵی داهاتوو ئەتوانێت دەستی ترامپ و حزبی جمهوری خا یەکجار زۆر ئاواڵە بێت لە رابطە لەگەڵ هەر بەرنامەیەک کاکە بیان بێت. جا چ بەرنامەکە بەرنامەی اقتصادی بێت، چ بەرنامەکە بەرنامەیەکی سیاسی بێت، یا چ شتێ بێت لە عەرزەی بینالمللیە لە رابطە لەگەڵ لەواقع سیاسەتهای خارجی دەوڵەتی ئەمریکا. دەستی جمهوری خاکان یەکجار زۆر ئاواڵەیە بۆی کە هەر ئاڵوگۆڕێکە پیان باش بوو ئەتوانن بەڕاحەتی ئەو ئاڵوگۆڕانە بکەن بە سیاسەتی گشتی دەوڵەتی ئەمریکا. پرسیارەکەی ئەوە لە رابطە لەگەڵ ئاڵوگۆڕی اقتصادیە چی پێش دێت؟ بە احتماڵ یەکجار زۆر
مجموعەیەک ئاڵوگۆڕی تایبەت بەوجود دێ بەهۆی ئەوەی کە دەوڵەتی لەواقع ترامپ و تیمە اقتصادیەکەی بەرنامەیەکی تایبەتیان لە نەزەرا هەیە. ئەم بەرنامەی کە ترامپ لە نەزەریا هەیەتی لە ئەم دەورەی ڕیاسی جمهوری خۆیان بیبابەڕێ بوو کاری زۆر بۆ کراوە بەڕاستی. دلیلەکەیشی ئەوەیە کە ترامپ لەو کاتۆ کەیتر ڕێی جمهوری ئەمریکا نەما 4 ساڵ بەردەما هەوڵ و تەقالایەکی یەکجار زۆری داوە کە بتوانێت ئامادەگی تەواو بۆ بدەست بێرێ لە هەموو لە حازێکۆ و یەکێ لەوانەیەش لە بواری اقتصادیایە کە بە ئامادەگی و ئەمجارەکانیان بگەڕێتەوە بۆ کاخی سفید. ترامپ مجموعەیە بەرنامەی اقتصادی و لە دەورەی پێشووی خۆیان ئەگەر تووشای کارنامەکەی بکەی کارنامەی اقتصادی ئەو ئاڵوگۆڕانەیە کە ترامپ لە اقتصادی ئەمریکا دروستی کرد ئەو 4 ساڵی پێشوە کارنامەیەکی زۆر تایبەت نییە بەڕاستی ئەتوانین بێژین کارنامەیەکی موفق نەبوو. یەکێ لە مهمترین شتەکانی کە ترامپ لە اقتصادی ئەمریکا ئەنجامیدا دووشت بوو ئەو دوو شتەکە کرێت تاکیدی لەسەر کردێت. یەکەمیان ئەوە بوو کە ماڵیاتی کۆپەرێشن های گەورەی ئەمریکایی کەمو کردو. ئەوە دەستکەوتی دەوری ئەوڵەکەیەتی. دوومین شتەیە کە لەو دەورە کردی ئەوە بوو کە گۆمریکاتێکی زۆری لەسەر ئەو شتانەی کە لە چین و دێن بۆ ئەمریکا لەسەر کالاهای چینی داینە. ئەمە دوو دانەشتی تایبەتن کە هی ئەو دەورەیە کە دەواقع ترامپ لەسەر کار. منتها بۆ ئەم دەورەی جەدیدە ترامپ بەرنامەهایەکی تریشی هەیە. یەکێ لەو بەرنامانە کە هەمیسان تکرار ئەبێتەوە بە تەوری قەت ئەوەیە کە بەرنامە ئەوەیە کە ماڵیاتی کۆپەرێشن های گەورەی ئەمریکایی بازم کەمەوە بکرێتەوە. لەواقع دەوڵەتی بایدن کە هەوڵیدا بوو کە ئەم ماڵیاتە بباتە سەرۆ، ئەم ئەگەر ئەگەڕێتەوە کاخی سفید هەوڵەکەی ئەوەیە کە ئەمە هەمیسان کەمەوە بکاتەوە. هەر بەم دەلیلە ئەمڕۆکانێک کە لەواقع انتخاباتی ئەمریکا تەواو بووە بازاڕی بورسی ئەمریکا زۆر بە چاوەڕوانیەکی موسبەتەوە هاتەتە بەرۆ. شوێنەکانی تریش شوێنەکانی تریش هەروەتر دیارە دلیلەکەیشی ئەساسەن ئەوەیە کە مجموعەیەک ئاڵوگۆڕ بە وجود دێ لە زەرفی لەوانەیە 6 مانگی داهاتووە، چون بازاڕی بورسەکان بەرەساسی ئینتزاراتێک کە هەیەە بۆ 6 مانگی داهاتوو ئەساسەن ئەچنە سەرۆ دێنە خوارەوە. ئینتزاراتەکە ئەوەیە کە لە 6 مانگی داهاتووە لەواقع باتەوەجو بە ئەم ئاڵوگۆڕە سیاسیە کە لە سەرکی لەواقع ئستابلیشمنتی سیاسی ئەمریکا بە وجود دێ. ئەمە بە پێی هەڵسەنگاندنی بازار ئەوەیە کە لەواقع هەڵسەنگاندنێکی موسبەتی بووە کە وەزعەکە باشتر ئەبێت ئەوەختە بۆ ئەوەی کە دەرحاڵ کۆپەرێشن های گەورەی ئەمریکایی و هەروەها شرکەت های ئەمریکایی بتوان لە مۆقعیەتێکی باشتر بەرخوردار بن. ئەم ئینتزارە بازار پیشانیدا ئەمڕۆ کە ئەوان بە دیدێکی موسبەتەوە تووشای شتەکارەکە. بڵێ لێرە شتێک جێگەی پرسیارەی شوەیە کە ئەو سیاسەتی ماڵیاتە فقط سەرخان نەکراوە بۆ شەریکی گەورەکانی ئەمریکایی، بەڵکو حتا لە دەوری پێشی شایمان بینین چینێکی بەرچاو لە خەڵکی فەقیر و هەژار چینی کرێکاری ئەمریکا بە ترامپ ڕێیاندا. ئەو دەورەیش وا دیارە ئەگەر چاو لە لاهینەکان لە هەموو ئەو دەنگانە وادراوە بینین کە دەنگی لایەنەکانی خوارەوەی وەکو چینی فێدرال خەڵکی فەقیر و هەژار لەوانە زۆر بووە بۆ ترامپ. ئەمە ئەم سیاسەتی ماڵیاتی سەنە لەسەر ئەوان تاسیری هەیە. ئەرزبنەوە ئەم شتێک کە دەرحاڵ لەڕاتە لەگەڵ تەبەقاتی خوار و جامعەی ئەمریکا و تەرەفداری تەبەقاتی خوار و جامعەی ئەمریکا لە ترامپ ئەکردیە، ئەمە ڕەبتی بە مەسلەی ماڵیات نییە. ئەمە لەواقع بیر و بۆچوونێک هەیە کە
ئەو ڕۆکانەی لەناو ئەحزابێکی وەکو ئەحزابی حزبی لەواقع وەکو حزبی جمهوریخای ئەمریکا خەڵکی فەقیر و هەژار پیان وایە کە لە تەریقی کەسانێکی وەکو ترامپ و ئەوان ئەتوانن سەر لەنوێ ئەو وەزعیەتەی کە جاران بوویانە ئەو وەزعیەتە ئەبوژێت و ئەساسەکە ئەمێ لە زەرفی 40 ساڵی ڕابردووە تەغییراتێکی گەورە لە وەزعیەتی تەبەقەی خواروی جاوامەی غەربیە و بەتایبەت ئەمریکا بە وجود هاتە مەجموعەیەکی زۆری کار کە لە ئەمریکا بوو ئەم کارانە بەهۆی مەسئلەی گلۆبالیزیشن و سیاسەتهایەکە کە لە واقع کرێ بێژی بەشێکی زۆری سەرچاوەکەی لە خودی حزبی جمهوریخای ئەمریکا و سەرچاواگرێ باعثی ئەوە بوو کە لە واقع چین بێتە ناو بازاری جیهانی و ئەتێدادێکی زۆری لەم کارانی کە لە ئەمریکا بوو ئەم کارانە بچێ بۆ چین خەڵکی تەبەقاتی خواروی ئەمریکا پیان وایە کە بە هاتنە سەرکاری ترامپ سەر لەنوێ وەزیەتێکی باشتر لە ژیانیانە بە وجود دێ ئەو قەول و قەرارانەی کە لە واقع ترامپ ئەیدا قەول و قەرارەکە بە ئەساسی ئەوەیە کە سەر لەنوێ ئەمریکا زیینو ئەکەین سەر لەنوێ ئەمریکا گەورە ئەکەین و ئەمە خۆی لە واقع لە پەنای مەجموعەی سیاسەتی تریشە کە باسی کردە کە یەکێ لەوانە ئەوەیە کە تعدادی ئەو کەسانەی کە بە شکلێکی غیرقانونی لە ئەمریکا ئەژین و هاتێن بۆ ئەمریکا و واردی بازاری کاری ئەمریکا بوون و لە واقع ڕقەمەکەی شتێکە لە دەوروبەری 11 ملیۆن نەفەرە ترامپ ئاژێ ئەمانە بن لە ئەمریکا دەریانەکە حتا بەرنامەکەیشی ئەوەیە زۆر بە ئاشکرا ئێژێ بۆ ئەوەی کە بتوانن ئەم بەرنامە بەرمەبەرۆ لە ئەرتەش و لە گاردی ملی ئەمریکا ئیسفادا ئەکەم ئەم تعدادەی کە لە واقع بە شکلێکی غیرقانونی واردی بازاری کاری ئەمریکا بوون ئەمانە لە ئەمریکا ئەکەمە دەرەوە خەڵکی تەبەقاتی خوارەوە جامعە پیان وایە کە ئەوەی کە کاریان لەدەستداوە ئەوەی کە وەزیان خراپ بووە ئەوەی کە دەرەحاڵ لە مۆقعیەتێکی خراپی اقتصادیە ئەمڕۆ قەراریان گرتە ئەوانە دەلیلەکەی ئەساسن لە مەسەلەی هاتنی خارجی و بۆ وڵاتی ئەمریکا سەرچاوەگرێت و پیان وایە ئەم دەنگەی کەلعانەکە لە زمانی کەسێکی وەکو ترامپ و بالاخره ئێعلامە کردیە کە ئەمان بەر بە هاتنی خەڵکێکی زۆرتر بۆ ئەمریکا ئاگرن تەنانەت ئەوەیشی کە هاتن بەشێکیان ئەگەڕێن بۆ وڵاتەکانی خۆیان پیان وایە لەم تەریقۆ ئەوان ئەتوانن سەر لەنوێ ئەو کارەی کە پێشتر بوویانە ئەو کارەی کە پێشتر مەسەلەن فەرزکەین کابرا کرێکەی کاری مەسەلەن شرکەتێکی وەکو جنرال مۆتۆرز بووە شرکەتێکی وەکو فۆرد بووە یا شرکەتێکی تر وەکو شرکەت‌های گەورەی ئەمریکای بووە سەر لەنوێ ئەو کارە پەیاکاتەوە سەر لەنوێ ئەمریکا ئەو وەزعیەتەی ئەو ئەگەڕێتەوە بۆ دەورەی پێشوو ئەمە لەواقع دلیلی ئەسلی کە خەڵکی خوارەوە جامعە ئەو ڕۆکانەی ڕەیەدەن بە کەسێکی ترامپ ڕیشەکەی ئالێرۆ سەرچاوە ئەگرێت کە ئەوان پیان وایە کە کەسێکی وەکو ترامپ سەر لە نوێ مەوقعیەتی ئەوان وەکو خەڵکی ئەمریکا لە کولا باشترەکات بەو دلیلەیەکە ڕەیەدەن بە ترامپ. بەڵام مەسەلەیەکی تر کە هەر دیسان جێگەی سەرنجاوی شەوەیە دڵڕاوکەیەکی ێزگار زۆر لە بینی خەڵکی وڵاتانی غێری ئەمریکایی هەیە بەتایبەت لە ئەوروپا کە لە وڵاتی سوێ دەژین لەیرە بەشێک لە ڕایشکاران وان باسەکرد کە بە هاتنە سەرکاری ترامپ وەزعیەتی ئابووری وڵاتانی ئەوروپایی بەتایبەتە و ئاماژیان بە وڵاتی سوێ دەکرد خراپترە بێت بەتایبەتەوە وڵاتانی کە هەناردەکردنیان لەسەرەوە بۆ نمونە وڵاتی سوێد کە کلیپەلی هەناردە زۆر کلیپەلی زۆر تایبەت وەکو ئۆتۆمۆبیل و شتی تر هەناردەکاوەیە کرد لەو وڵاتانەی کە کڕیاری گەورەی ئەو شتانەیە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایە ئەوە ئەتوانێت تەئسیری خراپی بێت بۆ تەبعەن هاوشێوە ئەوەیش لە وڵاتانی تری وروپاییش هەر ئەو دڵڕاوکێ و نیگەرانیە هەیە ئەمە سەرەفتێکی بۆ سیاسەتی ئابووری ترامپ هەیە.
ئەرز بکەم ئەگەر تووشای سیاسەتی اقتصادی ترامپ بکەین خاڵێکی یەکجار زۆر مهمیتیایە خاڵەکە لە زمانی ئینگلیسیا پێوتریە پرۆتێکشنیزم. لەواقع پرۆتێکشنیزم ئەوەیە کە تۆ هەوڵ بدەی دفاع بکەی لە شرکەت‌هایەکە کە لە وڵاتەکەی خۆتا خەریکی فعالیەت‌های اقتصادین و ئەولەویەت بدەی بەوان لە تەریقی ئەوە کە مەسەلەن بۆ نمونە بیت گومرک بخەیتە سەر ئەو شتانەی کە لە دەرەوە دێ. بەرنامەی ترامپ بە شکلی مشخص ئەوەی کە ئێلامی کردە لە جریانی ئەم کەمپەینی انتخاباتیە ئامەیە دانانی 20% گومرک بۆ ئەو شتانەی کە لە دەرەوە دێن بۆ ناو ئەمریکا، بۆ کالاهای چینی دانانی گومرکێک لە حەدی 60%. یعنی بۆ ئەو شوێنانەی تری دنیا جا ئوروپایە شوێنێکی ترە لە دنیا بردنە سەرەوەی گومرک هەتا 20%، بۆ کالاهای چینی بردنە سەرەوە هەتا 60%. ئەمە بەرنامەکە. بەنابەرئین وەختێک کە وای لێ هات ئەلان تۆ خۆ دشارەت پێکرد وڵاتی سوئێد وڵاتێکە کە کالایەکی یەکجار زۆر لە ساڵا ئەنێرێ بۆ ئەمریکا. لەواقع ئەمریکایەکێ لە گەورەترین بازارهای فرۆشی ئەو شتانن کە سوئێد تەولیدی دەکات. ئەگەر قەرار وا بێ 20% گومرک بچێتە سەر کالاهای سوئێدی، جام کالانە ئەتوانێ ماشینی وڵبۆ بێ، ئەتوانێ باقی شتەکانی کە سوئێد تەولیدیەکان بێ، ئەمە معناکەی ئەوە کە قیمەتەکە 20% دەچێتە سەرۆ لە بازاری ئەمریکا. بەنابەرئین بە احتمالی یەکجار زۆر خەریدار بۆ ئەم جۆرە کالانە کە 20% قیمەتەکەی چوێتە سەرۆ کەمە بێت. لە نەتیجە ئەمە زەرێرێکە بۆ اقتصادی وڵاتێکی وەکو سوئێد. ئەم پرۆتێکشنیزمە کە ترامپ گەرێکێتی بیکە و گەرێکێتی لە اقتصادی ئەمریکا ئێعماڵی بکە، ئەمە ئەبێتە باعثی ئەوەی کە وڵاتەکانی تریش لە رابطە لەگەڵ کالاهای ئەمریکاییە هەر عینی شت بکەن. یعنی ئەگە قەرار وایە کالایەکی ئەمریکایی بێ لە بازاری سوئێدا مەسەلەن فرۆش بکە یا لە بازاری ئاڵمانە یا شوێنێکی ترا فرۆش بکە، وەختی ئەمان ببینن کالاکانی ئەمان کاچێ بۆ ئەمریکا 20% گومرێک چوەتە سەری، ئەوان بێتە هەر شتێکی وا تکرارەکەن. چوونە سەرەوەی قیمەت ئالێرا هەم لە ئەمریکا و لە هەم شوێنەکانی تر بەر ئەساسی ئەوەی کە گومریک ئەچێتە سەرۆ بێگومان تەئسیر دانێتە سەر مەسەلەی تەوەڕۆم و تەوەڕۆم ئەچێتە سەرۆ. ئەگەر تەوەڕۆمیش بچێتە سەرۆ، ئێمە ئەم دەورەی کە هاتە بەرەو دوای کۆرۆنا دیمان چێ اتفاقێکەکەوێت. ئەویش ئەوەیە کە بە تۆری واقعیەکەی تەوەڕۆم بچێتە سەرۆ بە خاتری ئەوەی کە بتوانرێت تەوەڕۆمەکە کۆنتڕۆڵ بکرێ، ئەبێ حتمەن بەهرەی بانکی بچێتە سەرۆ. یعنی بۆ تەوەڕۆمی کۆنتڕۆڵ بەهرەی بانکی چوونە سەرەوەکەی پێویستە. چوونە سەرەوەی بەهرەی بانکی سەرەوە، یعنی لە واقع ئەو معناکەی ئەوەیە کە ئەمە تەئسیری منفی دائنێتە سەر مەسئلەی سەرمایە گوزاری. تەئسیری منفی لەسەر مەسئلەی سەرمایە گوزاری تەئسیر دائنێتە سەر مەسئلەی بێکاری. بێکاری زیاد ئەکا. بێکاری ئەگەر زیاد بکە تەئسیر دائنێتە سەر مەسئلەی ڕشتی اقتصادی. ڕشتی اقتصادی کەمەکە. یعنی ئەم سیاسەتەی ترامپ کە سیاسەتێکە کە لە رابطە لەگەڵ ئەوە کە بەڵێ ئەم هەدەفەکەی ئەوەیە کە حمایەت بکا لە تەولید کنندگانی داخلی ئەمریکا، سیاسەتێکی کامڵەن غەڵەتی اقتصادیە و ئەبێتە هۆی ئەوەی کە لە سەتحی جەهانیە نابەسامانیەکی تایبەت بەوجود بیت. ئەمە بێگومان ئەمە یەکێ لە تەئسیراتی غەڵەتی سیاسەتی ترامپ شوان ئەتوانێت ببێت. بەڵێ مەسەلەیەکی تر کە هەر دیسان جێگەی سەرنجاوی شەوەیە کە ئەو شەڕی وایەستە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراقایە لە غەزە و لە لوبنان و وردەوە لە خەریکە پایوەرانشی کێشەکردین و
وهروها الشري وإخسال أوكرين لعرادا أو أنا وخوي بازاري بتايبت بازاري أمريكاي بو فروشي شكل تقنيني زور بدسترون لا براودك كفارك كراوا فروشي شكل تقنيني بتايبت وخو يارو وشكو يدري فروشتاني كشرانا بكارهين جد أما بازاري كي جرمي دروس كندي غير سياسة ترامب وياك هولدا أو شرانة كوتاية كده جايزة اشترك ده بروسيا بشكل أوكراني كده في تاندازية روسيا شايف قام عبيب وياك وشرك كوتاية بيتو طبعا أجل كوتاية بيت معناه ويش تقمنيو ثلاثين نظامي وعنيش كم تلوة تعبي والهربو زوريش بيشتريش سياسة ترامب لما ولد إسرائيل وعبوكا وسائتي لنوان إسرائيل وطني عربي خوش كاتو تاندازي مثلي فلسطينيش تقريبا يجواب بهذا محدودية جهتية بوجودينه معناه وياك لويش ديسان كريسيكي زور بكرسي نظامي نابل أما تأثيره لثر صنعتي تشكي أمريكا أجر ترامب وسياسة البعثة الشرق بله سیاستی ترامپ ئەوەی کە لەم کەمپینە باسی کردە خۆشیان شارەتان پێکرد ئەوەیە کە بتوانێت سەری شەڕی ئوکراین تەواو بکە هەروەها ئەوێت کە دەرحاڵ مەجموعەی ئاڵگۆڕی تریژ لە خاوەرمیانە بەوجود بێ ئەمەی خاوەرمیانەکەی بەڕاستی زۆر ڕۆشن نییە کە چیەکات بەخاتیەوەی کە دەرحاڵ لەلایەک و حەمایەتێکی یەکجار زۆر تایبەتەکە لە کەسێکی وەکو ناتانیاهوو لە ئەمە زۆر ئاشکرایە چۆن ئەتوانێت لە خاوەرمیانە لەواقع نەوعی هێمنی بەوجود بێنێ ئەمە جێگای پرسیار نکتەیەکە کە لە رابطە لەگەڵ مەسەلەی ئەم شتێک کە ئێوە دەستان ناسەری لە رابطە لەگەڵ ئەم ئیندوستریەی ئەمریکا لەواقع ئەم بەشە لە اقتصادی ئەمریکا کە وابەستگی هەیە بە تەولیدی چەک لە دنیا ئەمە چی بەسەردێ نکتەیەکە هەیە ئەویش ئەوەیە کە ترامپ ئەیەوێت ئاڵوگۆڕێکی تایبەتی لە سەتری جەهانیە لەواقع بەوجود بێ یەکێ لەوانە ئەوەیە کە موقعیەتی ئەو ڕۆی ناتۆی قبوڵ نییە ئەم لەواقع لە ساڵانی پێشوو شارەم نەزەرەی بوو ئێستا شەرهەیەتی ئەویش ئەوەیە کە ناتۆ لەواقع ئەو کەسانی کە لەم اتحادی ناتۆ بەشدارن ئەبێ حتمەن 2% لە بودجەی ساڵانەی خۆیان اختصاص بن بە مەسئلەی دفاعی و ئەم پێی وایە کە ئەم وڵاتانە ئەمەیان تایسەکانی نەکردە هەوڵەکەی ترامپ ئەوەیە کە فشار بخاتە سەر ئەعزای ناتۆ ئەو کشوەرانی کە عزوی ناتۆ کە بتوانن هەرچی ساڵە 2% لە دەرامەدی ناخالصی ملی وڵاتەکەیان تەرخان بکەن بۆ مەسەلەی دفاعی ئەگەر ئەمە ببێ کە بنە احتمال یەکجار زۆرە ترامپ بتوانێت ئەم سیاسەتە ئیعمال بکە بە خاتریەوەی کە ئەمریکا وڵاتێکی مهمی ناتۆیە ئەتوانێت ئەمە بەم وڵاتانە دیکتە بکە کە حتمەن لەم وڵاتانە قبول ناکریێ 2% کەمتر لە دەرامەدی ناخالصی ملیەکەیان سەرفی دفاع بکەن لەم تەریقۆ ئەگەر ئەمە ببێ ئەمە لەواقع ئەتوانێت کۆمەکێکی یەکجار زۆر بێ بۆ ئەم ئیندوستریەی ئەمریکا و ئەمریکا لەم تەریقۆ چەکێکی زۆرتر بە وڵاتان مختلفی دنیا بفرۆشێ چون وەختێکە کە تۆ دی 2% لە دەرامەدی ساڵانەکەی خۆت اختصاص بێ بە مەسەلەی دفاعی دەمەعناکەی ئەوەیە کە تۆ ئەبێ بنەخەرە چەک و کەرەسەی نظامی بسێنی ئەم چەک و کەرەسەی نظامیە لە شوێنێک یەکێ لە تەولید کننده گەورەکانی لە سەتری جەهانیە ئەمریکایە و لەم لە حازۆ ئەگەر ئەم سیاسەتە ئیعمال بکرێت ئەمە ئەتوانێت بە قازانجی ئەم بەشە بێت نکتەیەکی تریش کە هەیە ئەویش ئەوەیە کە ئەم سیاستانەی کە ترامپ هابەشن بوو
بربەرەکایەتی مەقابلەیەکی تایبەتە لەگەڵ وڵاتی چینە. ئەو وەختە ئەو وڵاتانەی کە نزیکی چینن بێگومان ئەوانە ئەگەر تمشای ئامار و ئەرقامێکیشکە بکەین ئێستا ئەو ئامار و ئەرقامە لە بەردەسا هەیە، ئەبینین کە بە شدەت ئەو وڵاتانە کە دەوروبەری چینا هەن ئەو میزان لە پوڵە لە ساڵە ئەو ڕۆکانە خەرجی مەسئلەی دفاعی ئەەکەن یەکجار چوەتە سەر. ئێمە ئەگەر تمشای مەسەڵەن وڵاتێکی وەکو تایلەند دەکەین، وڵاتێکی وەکو فلیپین ئەەکەین، وڵاتێکی وەکو حتا سنگاپور ئەەکەین، وڵاتێکی وەکو ئەندۆنێزی ئەەکەین، ئەم وڵاتانە بەهۆی ئەوە کە دەرحاڵ پیان وایە کە احتمالی هەیە کە ئەم منتەقە تووشی مەجموعەی ئاڵوگۆڕی تایبەتی بووبێ و یەکێ لەوانە ئەوەیە کە وڵاتی چین هەوڵ بدا تایوان هەمیسان بگەڕێنێتەوە بۆ لای خۆی و لەواقع تایوان تەسخیر بکە. هەوڵەکەیان ئەوە بوو کە تا ئێستاکانێ پوڵێکی زۆرتر لە مەسەلەی دفاعی خەرج بکەن. جا لە نەتیجە ئەمە خۆی بازم ئەتوانێت تەسیر بکاتە سەر ئەم بەشە لە ئیندوستری ئەمریکا و ئیندوستری ئەمریکا لە بابەتەوە بتوانێت پوڵێکی زۆرتر پیدا بکات. مەسلەیەکی تر کە هەر لەم باسی ئابووریا دێتە پێشەوە ئەو کەشمەکەشەی بینی ئێران و ئەمریکایە بە درێژایی هاتنە سەرکوتی کۆماری ئیسلامی بووە، بەڵام لە پشتی پەردایە مابینین کە ئەمریکا هەمیشە چ لەباری سیاسی و چ لەباری حتا و شەڕەوە لە عێراقدایەوە لەباری ئابووریشەوە تاندادێ ئاسانکاری بۆ ئێران کردووە تایبەت لە دەورەی بایدەنە لە ڕێگەی عێراقەوە بڕێک لەو جامارەوانەی وا لەسەر ئێران بوو ماڕاستەوخۆ لە ڕێگەی عێراقەوە لا ئاچوو و ئێران بەشێک لە ناو پشتەکانی کە ئەوێکی بوو هەنادێککە یا مەسەلەن مەسەلەی حتا دۆلار و پۆڵ و شتانە لە ڕێگەی عێراقەوە جێبەجێ کرد یا لەویشەکە چین و ئەمیشی هەرمەکانە. سیاسەتی ترامپ لە مەوردی ئێران چیە؟ ئایا سیاسەتی زیاتر تر ئەبێ بەرامبەر بێ ئێرانیا دیسان هەرو سیاسەت ئاگرێتە دەرواتا ئێستا دموکراتەکان بگیانە پێشەوە؟ ترامپ نەیشاردەتەوە ئەم مدەتە لە قسە و باسایە کە هاتێتە بەرەو لە رابطە لەگەڵ ئێرانە تا حەدێکی زۆر ئیشارەی بەوە کردە کە وەختێکە بێتە سەرکار لە رابطە لەگەڵ ئێرانی چیەکە. ئەوەی کە مشەخەسە لەویش ئەوەیە کە فشارێکی زۆرتر ئەخاتە سەر ئێران و هەوڵەکەی ئەوەیە کە ئێران ڕازی بێ بەوەی کە لەگەڵ ئەمریکا واردی مەعامەڵە بێت. لەواقع ئەمە ئەتوانین نایە بنین وەختی خۆشی هەرم ناوایان لەسەردانە سیاسەتی حەدی ئەکسەری فشار، بەڵام ئەم سیاسەتی حەدی ئەکسەری فشارە لەسەر ئێران لەواقع بەم شکلە ترامپ بیباتە بەرۆ کە جمهوری ئیسلامی ڕازی بەوە بکا کە لەگەڵی بێتە سەر مێزی مزاکرە. من نەمدیوە کە ترامپ هەدەفی ئەوە بوو بێ کە جمهوری ئیسلامی بڕوخێنێ یا هەدەفی ئەوە بێ کە لەواقع لە ئێرانە ڕژیم چێنجێک ببێت. ئەمە بەرنامەی دەوڵەتی ترامپ نییە لە رابطە لەگەڵ ئێران. منتەها ترامپ هەوڵەکەی ئەوەیە کە ئێران بە چەکی ئەتۆمی دەسترسی پەیدا نەکا، ئێران واز لە بەرنامەی ئەتۆمی خۆی بێرێ. لە پەنای ئەویشە ترامپ هەوڵ ئەدا کە ئێران ڕازی بکە واز لەم قەدەر قودرەتی منتەقەییشە بێرێت کە تا ئالەکە بردێتە بەرەوە. لەواقع ئێران دەست هەڵبگرێ لە دەخاڵەتکردن لە وڵاتهایەکی وەکو عێراقا، وەکو یەمەنە، وەکو لوبنانە، وەکو سووریا. ئەمە شتێکە کە یعنی لەواقع ئەم دوو سیاسەتە دەوڵەتی ترامپ بە نەزەری من هیباتە بەرۆ و باتەوەجه بە موقعیەتێکە کە ئەو ڕۆکانی جمهوری ئیسلامی پەیدای کردووە و موقعیتەکە موقعیتێکی یەکجار زۆر زەعیفە. ئەگەر فشارێکی زۆرتر ترامپ بێرێ بۆ ئێران بە نەزەری من احتمالی ئەوەی کە ئێران حاضر بێ لەگەڵ ترامپە واردی نەوعێک بالاخره مصالحه بێ بە نەزەری من یەکجار زۆر. بڵێ
مسألة كهل إذا جدي باسة كده كفر مسألة إيران وتابع رجالات من عورات مسألة نوتا إما بدوراني أوباما أجر يوم بخطان لبيتان به أوباما موردك شغل كي بكار برد أي شعوب ك هات لو ذخائر نوتي كد أمريكا هيا أو أنا بربوا بكار هناني أو ذخائر نوتي واهيتي أو بهوي وقت قيمتي نوت كولاتاني برهمينة النوت وكو حتى بتابت الروسية كان داتيكي زور عربستان طبعا لها أو هنجي لقل أمريكا هولي ذات أسيدة وفيكي جابنت أو أنا هولي عندك قيمتي نوت بنوع بير نخوارو ووابر كولاتاني ومثلا مكو روسية حتى كان داتيكي نرويجيش كيكت لنوت يكت ل أو كلا برهم هي نراني أصلي أولاتها تأثير زور دابني وتأثير دابني تفر أبولي أولاتنا كيفان هوايا ترامبيش لشتيكي آوا بو مثلي نوتو تأثير لسر أوكيب دابني توانا بو بتواني بو جوريكا همزة خير كاني خوان تكميل كان هم ويفتوان قيمتي نوت كسب سكارا بدرن تأثيري بو خودي أمريكا باش بيت يعني خازاني بو أمريكا بيت بله ترامب لبرنامج اقتصادي خويا لسر مسألة نوت زور بروشني إشارة كده كبرنامج چیه برنامج ترامب لرابطة لقى مسألة نوت غاز وهر وها شتيتريش كهي مسألة زغالي السنك أويك توابي أو موانعاني كدولتي بايدن دروسي كرده بو ئەوەی کە لە رابطە لەگەڵ مەسئلەی تەولیدی ئێنەرژی لە ئەمریکا ئەو شیفتە پیا بکە ئەو جەهەتە پیا بکە کە بچێ بە تەرەفی ئەوە مربوطە بە قەراردادی پاریس. بەڵێ بە قەراردادی پاریس لە عینی حاڵیشە قسەکە سەرەوەیە کە ئەمان پیان وایە کە دەرەحاڵ ئەو شتێک کە مربوطێتەوە بە پەرەپێدان بە ئێنەرژی خورشیدی پەرەپێدان بە ئێنەرژیەکە کە لەواقع بۆ ژینگە زەرەری نەبێت ئەمانە پێویست ناکە ئەمانە غەڵەتن. بەرنامەی ترامپ زۆر ڕۆشنە حەمایەتکردن لە تەولیدی نەوت، حەمایەتکردن لە تەولیدی گاز، حەمایەتکردن لە تەولیدی زوغاڵی سەنگ. ئەو وەختەکانێ هەروەها بەناوێک وزەی فۆسیلی بەڵێ ئەو وەختەکانی بە هەدەفەکە ئەوەیە کە ئەساسەن ئەو سەرمایە گوزاریانەی کە ئەمریکا لەواقع جزئی بەرنامەی دەوڵەتی بایدن بوو کە سەرمایە گوزاری بکە لە رابطە لەگەڵ ئەم مەسئلەی کە کەمتر زەرەر بە ژینگە بگەێنرێ تەواوی ئەوانە لەغوەکات. هەدەفێکە کە ترامپ هەیەی لە رابطە لەگەڵ مەسئلەی ئێنەرژیە ئەوەیە کە بتوانێت ئێنەرژیەکی لەواقع هەرزان بۆ اقتصادی ئەمریکا فراهم بکات. ئەو ها بە شوێن ئەوەکە تاوجێکە ئیمکانی هەیە پۆلی نەوت بێتە خوارەوە ئەمە تاثیر بکاتە سەر پۆلی بێنزین. ئەو وەختە لەواقع خەڵکی ئەمریکا بتوانن لە بێنزینێکی هەرزانتر استفادە بکەن. ئەوەی کە لە ترامپ ئەسڵەن و ئەبەدەن بۆی مهم نییە مەسەلەی ژینگەیە و پێی وایە کە مەسەلەی ژینگە شتێکی مەندەراوەریە، شتێک نییە کاسەن احتیاج بەوە بکا کە تۆ سەرمایە گوزاری لەسەر بکەیت چونکو زەرر و زیانێکی ئەو جۆرەی بۆ ژینگە نییە. و ئەو پێی وایە کە تەواوی ئەم شتانێک کە دروست کراوە ئەمانە لەواقع شتایەکە کە دروست کراوە بۆ دژایەتیکردن لەگەڵ سیاسەتی ئەمریکا و دژایەتیکردن لەگەڵ اقتصادی ئەمریکا. لەم بابەتۆ بەرنامەی ترامپ زۆر ڕۆشنە. مەسەلەیەکە لێرە هەرجێکی سەرنجە بەڕاستی لەباری ئابووریەوە ئەوەی کە سیاسەتی بازاری کراوەیە، بازاری ئازاد شوەیە گلوبالیزاسیۆن یا هەیە، ئەوە تا ئەندازەی سیاسەتانی ترامپ وا دیارە بەنۆعێک وێ بربەستە بەر ئەوە ئاگادنێ، یعنی محدودیەتی سەرسنووری دانێ بۆ هەناردەکردن و هاوردەکردن
محدودیەتی گمرکاتدانێ لەسەر وەسایلەکان و لەسەر شتومەکەکان ئەمی ئەوەی وا ئامانجی سیاسەتی بازاری کراوە بوو، بازاری ئازاد بوو بۆ ئەوەی کە سنوورەکان لا ببا، بۆ ئەوەی کە نیشتەمەکەکان بەبێ هیچ کێشەیەک توانن ئەم سەری دنیا بکەن. ئەو بۆ سیاسەتەی تەبعەن خەریکەتان ئەندازێ لە بەرامبەرەوە بێتێ ئەوە چنێک دەتوانێت بە قازانجی ئەو شرکەت‌های قەبەی ئەمریکایی بێتە بازارەکانیان لە دنیایەوە یانەوێ ئەو شتەکانیان بفرۆشن و بتوانن هەمی زیاتر بەدەستێن. بەڵێ ئەم سیاسەتی ترامپ کە خۆشی دەشارێت بە دروستی زۆر دژی گلۆبالیزیشنە لەواقع. ئەو وەختەکانێ پێی وایە کە ئەم وەزعیەتی کە هاتەتە بەرەوە بۆ خەڵکی ئەمریکا لە ئەمە لەواقع ڕیشەکەی لە گلۆبالیزیشن و سەرچاوان ئەوەیە کە زۆر شرکەتی ئەمریکایی کە دەبواس لەواقع سەرمایەکانیان لە ئەمریکا نەبردایەتە دەرەوە، بردیانە دەرەوە لە ئەمریکا، بردیان لە شوێنەکانی تر سەرمایە گوزاریان کرد. ئەمە بۆ هۆی ئەوەی کە دەرحاڵ وەزیەتێکی نابەسامان لە سەتحی وڵاتی ئەمریکا بۆ تەبەقاتی خوار و جامعەی ئەمریکا لەخەرە بێتە بەرەوە. و ئەم هەدەفی ئەوەیە کە ئەمە ئاڵوگۆڕی جددی تیا بەوجود بێرێت. ئایا ئەمە سیاسەتێکی دروستە و ئەو ئەتوانێت بەر بە گلۆبالیزیشن بگرێت؟ تا حەدێک ئەتوانێت، بەڵام ئەوەی کە ئەو بتوانێت کامەڵەن گلۆبالیزیشن بەربەست بکە، ئەمە زۆرتر ڕاستکردنەکە بەرنامەیەکی خەیاڵیە، ئیمکان پەزیر نییە. ئێمە واردی دەورەیەک بووین کە ئەم دەورە لەواقع دەورەیەکە کە مەرزەکان بە دەرەجەیەکی یەکجار زۆر ئەبێ لە بین ئەنی لەواقع ئاڵوگۆڕیان تاپیا بە وجود بێ. هۆکەیشی چییە؟ هۆکەی ئەوەیە کە وابەستگیەکی زۆر گەورە لەباری اقتصادی و لە دنیا بە وجود هاتە. ئێمە وڵاتێک نییە کە بتوانێت ئەو ئیدعا بکە کە حازرە دژیاکانی ببەسێ و بەوەی کە ارتباتی لەگەڵ هیچ شوێنێکی تری دنیا نەبێت ئەتوانێت بەسەر پای خۆیەوە بوێسێ و هیچ مشکلێکی بۆ بە وجود نایێت. ئەمە خەوڵ و خەیاڵە، ئەمە ئیمکان پەزیر نییە. ترامپ لە قسە و باسێکە کە لە ڕابردە لەگەڵ ئەم جۆرە شتانە ئەمریکا هەدەفی سیاسی تاقیبەکە، بەڵام لەباری اقتصادیۆ ئەمە شتێکی کامەڵەن جیاوازە. ئەم دوانەی یەک ناگرن ئالێرا. ئەو زۆرتر بە خاتریەوەی کە بتوانێت ڕەئی خەڵکی تەبەقەی خوار و جامعەی ئەمریکا بە خۆی جەلب بکە، لەواقع هاتە لەسەر شتێ قساکە کە و پیشانی ئەدا کە دژی گلۆبالیزیشنە و هەدەفەکەی ئەوەیە کە سەر لە نوێ ئەمریکا ببوژێنێتەوە و ئەمریکا گەورە بکاتەوە. منتەها ئێمە زانین ئێمە ئەلعانەکە لەگەڵ تەکنۆلۆژی جەدیدا ڕووبەڕووین. هەر ئەم شتێک کە ئەوڕۆکانێ باسی لە سەتحی اقتصادی دنیا یەکجار زۆر ئەکرێ مربوطێتەوە بە هاتنی هۆشی مەسنوعی و تەکنۆلۆژیهای لەم نەوعا. ئەمە شتێک نییە کە تۆ بتوانی بەربەستی بکەین. ئەوڕۆکانێ بە تۆری واقعەکەی ئەم ارتباتی کە ئێستا لە طریقی ئینتەرنێتەوە هەیە و ئەم ارتباتە ئینتەرنێتیە بۆ بە شتێکی گیانەکراوەی ژیانی ئەمڕۆی خەڵکی دنیا، تۆ یعنی لەواقع ناتوانانی مەرزێک بۆ ئەمە دابنی. ئەگەر تۆ ئەم مەرزە دابنی بە تۆری واقعیەکەی تاثیراتێکی غەڵەت ئەکاتە سەر خودی اقتصادەکەی خۆت. بە نەزەری من تاوجێ کە مربوطێت و ئابەم بەحسەی کە ئایا ترامپ ئەتوانێت بەر بە گلۆبالیزیشن بگرێ، ئەمە بە نەزەری من زۆرتر بیر بۆ هەدەفێکی سیاسی لە پشتاخەوتە لە لەحاظی اقتصادی و شتێک نییە کە بتوانرێت جێگا بکرێت. دوایین پرسیارم ئەوەیە کە هەموو ئەو سیاسەتانەی وایەتە ترامپ خەریکەی باتە پێشەوە چ لەباری مەسەلەی ژینگەوە بۆ خۆشتانەزان لە دەوری پێشوا و قەراردادی پاریسی دڕانتبان لەو سیاسەتانەی وا بەکاری هێنێ دژ بە
یارانی خۆی یار ڕقیبەکانی خۆی وە وڵاتانی ئوروپایی وەکو چینوانە ئایا پێتان وانە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە ناڕەزایەتی بەتایبەت لەسەر مەسەلەی ژینگە و دۆشتی تر لەسەر مەسەلەی ئازادیەکانی تر ئەمە بەحثێکی سیاسیە بەڵام هەر ڕەبتە کاتێک بۆ موقعیەتی ئابووری خەڵک لە ئاسی دنیا پێتان وانە ناڕەزایەتی بە دواوە بێت و خەڵک لە بەرامبەر ئەو سیاسەتانە وردە ڕاوەستن و ئاعترازاتی جیهانی ڕووبدا ئەگەر لەویستان بێ ئاعترازاتی دەورانی واڵ ستریت و ئالەوانە هەرو دەورانە بوو وا خودی ترامپ لەسەر بکار ئەم شتێکی ئەلانەکە بە هاتن سەرکاری ترامپ هاتتە بەرۆ لە ئاڵوگۆڕێکی بە نەزەری من جددی لە سەتحی جیهانیە دروستەکە هیچ لەوا شتێک نییە بەڕاستی ئەویش ئەوەیە کە ترامپ ها بە شۆن بەرنامەیەکی تایبەتی و ئەم بەرنامە تایبەتیە ئەوەیە کە مەجموعەی ئاڵوگۆڕ بە وجود بێرێ لەسەر ئەو نەزمەی کە لە دوای شەڕی دوو جیهانیە لە سەتحی جیهانە دامەزراوە ئاڵوگۆڕێک بە وجود بێرێ لە رابطە لەگەڵ مەجموعەیەک لە شتایەکە کە تای سەکانێ لەواقع ئەمریکا و وڵاتانێکە کە لەگەڵ ئەمریکا بوون لە سەتحی جیهانیە دایان مەزرانە ئەوەی کە مهمە بۆ لەواقع ترامپ ئەوەیە کە بتوانێت لە سەتحی جیهانیە خۆی لە رووسیە نزیکۆ بکات یعنی هەدەفی ترامپ ئەوەیە کە بە نزیکایەتی کردن لەگەڵ رووسیا بتوانێت اتحادێک دروست بکات لە بینی ئەمریکا و رووسیا دژ بە چین ئەمە لە سەتحی یعنی ئەمە شتێکە کە زۆر جددیە و زۆر مهمە دیارە ئەمە کامەڵەن بەرعەکسی سیاسەتی دەوڵەتی بایدنە سیاسەتی دەوڵەتی بایدن ئەوە بوو کە بتوانێت رووسیە زەعیف بکە و لە تەریقی زەعیفکردنی رووسیە و چین زەعیف بکە بەڵام سیاسەتی ترامپ دروست بەرعەکسی ئەمەیە سیاسەتی ترامپ ئەوەیە کە رووسیە بکە بە متحدی ئەمریکا لە مەقابڵی چینە ئەمە لە سەتحی جیهانیە ئەگەر بچێتە بەرۆ مەجموعەی ئاڵوگۆڕی گەورە دروستەکە لە سەتحی جیۆپۆلیتیکی دنیا و ئەمە لەواقع هاوڕێیە لەگەڵ چییە؟ هاوڕۆیە لەگەڵ مەجموعەی بەرنامەی اقتصادیە کە ئەمڕۆکە ئەم شەو ئێمە ئشارەمان کرد بە گۆشەهایەکی ئەم بەرنامە اقتصادیە کە ترامپ لە پەنای ئەم بەرنامە ژیئۆپۆلیتیکیا لە نەزەریا هەیە بریتین لە دووشت ئەو یەکێکیان ئەوەیە کە تۆ بتوانیت لە سەتحی داخلی وڵاتەکەی خۆتە مەجموعەیە ئاڵوگۆڕ بە وجود بێری کەم ئاڵوگۆڕانە بێتە هۆی ئەوەی کە خەڵکی ئەمریکا بتوان موقعیەتێکی باشتر پێ بکەن لە تەریقی چی و لە تەریقی ئەوە کە ناومان لێبرد لە تەریقی پرۆتێکشنیزم بەڵام لەو لای تریشۆ لە سەتحی جیهانیە تۆ بتوانی شتێک تەعقیب بکەیت کە دژایەتی بکە لەگەڵ چینە و نەهێڵێ چین لەوە زیاتر گەورە بێتەوە و نەهێڵێ چین کە ئێستاکانیان ڕشتێکی یەکجار زۆری گەورەی اقتصادی کردە لە داهاتووە بێ بە قەدەر قودرەتی ئەوڵی دنیا ئەمە دوو هەدەفە ترامپ تاقیبێکە بێگومان ئەم وەزعیەتە لە سەتحی جیهانیە ئەگەر ئیدامە پێ بکە کە ئێمە بەرەو ئەواچین کەمە وای لێبێ ناڕزایەتی لە وڵاتانی تران نسبەت بە سیاسەتهای ئەمریکا بە تەوری قەت بە وجود دێنێ یەکێ لەو شتانە کە بە تەوری قەت یعنی ئێمە لەگەڵیان لەوانەیە ڕوبەڕوو بین و لەگەڵ چەند مانگی ئایندا مەسەلەی ئەوەیە کە ئوروپا دەبێت تەکلیفی خۆی ڕۆشنۆ بکات و ئوروپا بەم شکڵەی کەلانەکە هەیە لەگەڵ مەجموعەیە مشکڵە کە ئەمریکا بۆی دروستەکە ڕوبەڕوو ئەبێت و ئێمە بینین کە لە زەرفی چەند مانگی ڕابردووە وڵاتانی ئوروپایی مەئموریەتێکیان دابوو بە کەسێکی کە قەبلەن ڕئیسی بانکی مەرکەزی ئوروپا بوو
بڵێ خانەی ناوەکەی مەسەر بەڵێ ناوی داراییە ئیتالیاییە. ئەم کەسە مەموریەتەکەی ئەوە بوو کە پرۆژەیەک ئامادە بکە بۆ ئەوەی کە ئوروپا چۆن ئەتوانێت ئەم فاصلەی کە پەیای کردە لە بینی ئەم فاصلە کە پەیا بووە لە بینی ئەمریکا و ئوروپا و هەروها لە بینی ئوروپا و چینە ئەم فاصلە کەمەوە بکرێتەوە. ئەم کەسە دوای تحقیقێکی گەورەکە کردێتی دانەیە پرۆژەی 800 سەفحەیی هاوردە تەحویڵی وڵاتانی ئوروپایدایە کە ئەلەم پرۆژە 800 سەفحەیە ئیشارە بەوە ئەکرێت کە چۆن ئوروپا بتوانێت لە باری اقتصادی و لە باری نظامی و لە باری زۆر شتی ترۆ بتوانێت ئەم فاصلە پڕۆ بکاتەوە. ئەمە معناکەی چیە؟ ئەمە معناکەی ئەوەیە کە بە تەوری قەت ئوروپاییەکان بەهاتنە سەرکاری ترامپ مەجموعەیەک شتی تازە ئەبێ بێرنە ئاراو و لەواقع ئەگەر ئەمە نەکەن لەگەڵ مشکلاتێکی جددیە ڕوبەڕوو ئەبنەوە. ئەمە خۆی باعسی ئەوە بێ کە بازم لەواقع لە سەتحی جەهانیە نەوعێک بربەرەکان تێ پیا ببێ دەڕابطە لەگەڵ مەسەلەن بۆ نمونە ئەم دوودانە بەشەکە تال ئانەکە لە خەرە متحیدی یەکتر بوون ئوروپا و ئەمریکا ئالەوەم بەدووە ئەمە بەو شکلە ناچێتە بەرەوە مەگەر ئەوەی کە ترامپ لەو شتانی کە لەم کەمپینی انتخاباتی خۆیاوی توێتی لەواقع زۆرتر فقط قسە بوو بێ ئەینا ئەگەر لە ئەمەڵا بێ پیادەی بکە مەجموعەیەک مشکلاتی جددی لە بینی متحدینی ئەوڕۆی ئەمریکا بەوجود دێ کە ئەمە خۆی ئەتوانێت بێتە هۆی ئەوەی کە ناڕزایەتی نسبەت بە هەڵست و کەوتەکانی ئەمریکا لە سەتی جەهانیە پەرەبسێنێ و ئەمە شتێکە کە بە نظری من ئیمکانەکەی زۆرە کە اتفاق بکرێت. تەمەن باس لەسەر مەسەلەی ئابووری و سیاسەتەکانی ئەمریکا و هەروەها سیاسەتی چین زۆر بەرین و سەعاتهای زۆری ئەوێت ئەوەی کە چینێوێ و خەتە کە لە تقریبا لە ئاسیاوەڕە دەبێت و بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێپەڕدێت و ئابووریە حتمەوە باسێکی زۆرە بەڕاستی تر کاتی بەتانمان زۆر نییە بچێمەکەسم زۆر سپاس بۆ بەشاریتان لە بەرنامەدا. زۆر سپاس بۆ بینەران. ممنون. بەڵێ بینەرانی خۆشەویستی تیڤین کۆمەڵای بۆ جۆرە هاتینە کۆتایی بەرنامە ئەجارەی دیالۆگ تا دیالۆگێکی تر شەوێکی خۆشان بۆ باوات خوازم.